سڵاو لە پەیمانگا جوانەکەتان، سڵاو لە قوتابیان، سڵاو لە قورآنووسان، سڵاو لە خوێندەروا کاتینەکان، سڵاو لە یەکەمین وانتان، سڵاو لە ڕێز و پڵاوی دەرچوونتان، سڵاو لە بڕوانامەی بەریمان ببوونتان، سڵاو لە بڵەگە شاوەکان، لە یەکەمین خولی دەرچوونتان، لە نەوەی پێشکەوتنی کوردستان، سڵاو لە دەرجوانی پەیمانگا سەرکەوتووەکەتان، یەخبەر بەخێر بێن، بەڕێکەوەن ئەی مشکەڵات بەدەست، بەڕێکەوەن ئەی ئاڵا بەدەست، بەڕێکەوەنەی بژن زرافەکانی نیشتیمانم، بەیانیتان باش گەبەری شۆرشەکەم، ئەم کاتتان باش بارزانەکەم، سڵاو بۆ تۆ شیرینەکەم، چیا بەرتۆڕەنجینەکەم، سڵاو بۆ تۆ بارزانەکەم، ئەی زێدی بەرخۆدانەکەم. ئەمڕۆ پەیمانگا جوانە کەس مەڵبەندە زانستیەکە بڕوانامەی ئەکادمی بە قوتابیانت دەبەخشەیە، جارێکی تەرەناوی چوانت بە قەڵەمی زیاد دەنووسرێ، لە پێشکەوتن بەردەوام بەڵێ پیرۆز لێمانکاوە، یەخبە هەر ئاوەدان بێ ناوی سەربەرجی گەشاوە. بەڕێکەوەی مەشقەڵانی زانستیە، ئەیلاوە بەژن زرافەکانی بارزان و کوردستانە ڕەنجینەکەم، ئەی کچان و کوڕانی نزدەبەخشی پێش بچوون، بەڕێکەوەی نمونە باڵاقانی گەنجی وڵات، ئەی ئێوە ئەیدەی گەشی وڵاتەکەمانن، ئێوە بوڕی گەشاوی باخچەکەمانن، ئێوە قەڵەمی نووسینی مێشومانن، ئێوە ڕۆژتایە ڕۆژی تارمانن، ئێوە ئاوەتی بەراویمانن، ئێوە ناونیشانی چیرۆکمانن، ئێوە زاڕۆژی کولتوری زانستمانن، ئێوە ناوناوبانگی نیشتیمانمانن، ئێوە مانی هیوا و هیوای هەمووی کوردستانمانن. بەڕێکەوە ئەمڕۆ ڕۆژی شانازیە، ئەمڕۆ زەنگی دەستپێکردنی قۆناغێکی نوێیە، کوردستانی ئاوەدار و چاوەڕی زانستی تۆیە، خەڵکی شار و گەنج و باژێر بەکاری تۆ چاوەڕێیە، تۆ دەبیتە بەرەبهێن و خزمەتی کۆمەڵمان دەکەی، بە بیرێکی کراوە تێکەڵی ژیانمانەکەی. سڵاو بێ لەو نیشتیمانەیە، سڵاو بێ لە کوردستانەی کە ڕۆڵەی وەکتۆی پێگەیان، سڵاو لەو پەیمانگایەی وەفتی دەرچووە کوێ ڕاگەیان. ئێستاش هات جژنەوەی مامۆستایانی بەڕێزە، مامۆستایانی ماجوولەناسە، مامۆستایانی زانستبەخشە، مامۆستایانی ئارزومانن، بەڕێوەتم دێنە لێو بڵ بۆ لای ئێوەی بەڕێز دەرچوەکان، بتان بێنم چۆن پێشوازی لە مامۆستاکانتانەکەن، ئەوانەی کە بڵێ شرکەتاتێکیش میان هێش لە بۆی وانەکان بوەستێ، هیچ شرکەتاتێکیش بەوەستان، لەوەی کە زانست ئێوە لە زانست لێبەشکەن، کەواتە ڕێز حکومەتی بۆ پاڵۆ مامۆستایانمان، بۆ پاڵۆ ئەمەد بۆ مامۆستا ئازیزەکانمان. ولا قائد زينوا لم يدرسوا ونجينوا لم بيان يسول شوالا وأنت بني بعثنوا نسيد شوالي كمالا كتابي بما قادي قايشي بدوا مثلا وهم كردستان هذا كيروس بلد الشوال كيروس بلد بلد كمان كتبت شوبه كيما قايد تكليكي بيتكير كمان أي شيء ما كان شوانا كين يرجعون، الله أي شيء كإنسان استكان ولا يكنجو يوم تشيو الخور، الله أي شيء ما كان شوانا كين قبل ما تاني سجل، الله أي يوم ما بدي يروح الشيء أي ينجش، الله لكل شوانا كان ما بيتميز كل درسون الله لكل سنتوزن سنان في سنتوزن الله أي شيء ما كان شوانا كين قبل ما تاني الله أي نص يوم دبشي سنتوزن ويشتو بنسيان الاجتماع. Saya dipanggil teknisi dan betul amalan maka kemudian yoho boleh dimana niati boleh ketua boleh kata mengapa kemudian sekali ketua tak membawa pun perusahaan kiawa dia bercakap paling kuat lebih dan membawa paling kuat kiawa dan sekarang yang lebih dan baru kita suruh berkeluar betul betul selalu mengatakan kemana
دەکەن چالاکو ڕێزی حورمەت و وەفا و ئەقەت بۆ مامۆستایان خاڵی شایان و پێویست بۆ سەرۆردەکاران ئێوە شرای هەمیشە پڕشەوقی زانستن ئێوە کۆگەیشتن بە نوکە ڕێدروستن ئێوە یەکەمین وانەبێژی پەیمانگاکە بن ئێوە یەکەمین میوانی دەفتەر و قەڵەمەکە بن لە کاروانی زانستی وڵاتدا ڕێنیشان دەرن لە پێشبستنی پەیمانگادا قۆڵەترن بەخێر بێن ئێستاش ڕێوەستی هاتنە ژوورەوەی بەڕێزان ئەنجامانی ئەنجومەنی پەیمانگای تەکنیکی مێردەسۆر ئەنجامانی ئەنجومەنی سەرۆکایەتی سامسۆی پەرسی تەکنیکی هەبێ کە لەم بەڕێزانە پێکات مامۆستا فەریدە عەلی عوسمان مامۆستا نیهاد یاسین عەزیز دکتۆر هەژار محەممەد حەمەدەمی مامۆستا ئامینە ئەیوب سلێمان مامۆستا سەربەس ناسر ئەحمەد مامۆستا پاکستان محەممەد حەمەدەمی ڕاگری کۆلێژی تەکنیکی سۆران دکتۆر تاوڵ محەممەد شەریف ڕاگری پەیمانگای تەکنیکی مێردەسۆر بەخێر بێن ماندوو بن کەرەمکە بەناوی خودای گەورە و میهرەبان بەناوی پیرۆزی خاکی کوردستان زۆر بەڕێز و خۆشەویست جەنابی مەلا مستەفا بارزانی ئامادەخوان میوانان خۆشەویستان مامۆستایان کەسایەتی ئاکادمیەکان بەڕێزان سەرۆک بەشەکان و مامۆستایان و دەرچوانی بەڕێز و خانەوادە و کەس و کار و ئازیزان و یار و یاوەران و دۆستانی دەرچوان ئەم کاتتان باش خوشک و پێم خۆش دەبێت لە دەبەری سەربەڵندی پارسانەوە لە ماڵبەندی قارەوانی و شۆڕش و بەرخۆدانەوە لە یادگاری هەرە جوانی شێخانی پایەبەرز و کوردستان پەروەری پارسانەوە لە زێدی پارزانی نەمرۆ کاکە ئیدریسی هەمیشە زیندوو سەرۆک بارزانی مەرجع و ڕێبەری کوردستانیانەوە پێشمەرگە و سەرۆکی کوردستانەوە لە یەکێک لە دەبەرە هەرە سروشتە جوان و ژیرگە خاوێنی کوردستانەوە ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد و بەختەوە و ئاسوودە بێت لەم بەیانیە زۆر جوان و پاییزەی دەبەری بارزانەوە بەخێر بێن بۆ ئاهەنگی دەرچوانی یەکەمین خوڵی پەیمانگای تەکنیکی مێردەسۆر هەموومان دەزانین پەیمانگای تەکنیکی مێردەسۆر یەکێکە لە نۆبەری دەستگاگرنگ و دامەزراوە زانستی و ڕۆشنبیری و ئەکادیمیەکانی کوردستان لە نەفەری بارزاندا دەتوانین بڵێین زیادی کاردوی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ ئەم دەبەرە سەربەڵندا بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ لەم ڕێوەسمە شایستە و شیا و جوان و بەڕێبەدەدا ڕێوەسمی ئاهەنگی تایبەت بە دەرچوانی یەکەمین خۆلیزار دەکرێت کە ژمارەیان بەتە لە 25 قوتابیە ئەمڕۆ بڕوانامەی دەرچوونیان دەدەکرێت و یەکجارێکی تر بەخێر بێت دەستە و سەرچاوان بۆ ئەم ناوەندا زانستیە ئەکادمیە کە تەمەنێکی کورتە و بەڵام بەتەمێکی زۆرە بەخێر بێت دەستە و سەرچاوانمان هەشی ترین دەستپێک لە پێوەسمەدا ئەوەیە هەمووان سەرتێک بێدەنگی پوێری سەری ڕێز و نەوازش بۆ سەرجەم شەهیدانی کوردستانمان ئەوانەی کە گیانی خۆیان بەخت کرد لە پێناو بەڕزەڕاکردنی ناو و ناوبانگی کوردستان و نیشتیمانمان لەگەڵ سروکی عێراقی بەزم زۆر سپاسانەکەین کەرەم کرد
بەخشەتوانانەی کام ڕۆرم بۆ هۆڵان لاوە قادیری سالستی خەرگەرمی ئەم نیشتیمانە ئەمانە بووی وڵاتن نمونەی جوانی خەباتن وان بەلوتەی شیرینەوە و مژدەی ڕۆژانی بەهاتن ئەزدەم وتانی بەخێر هاتن ئەوەی بە قەت گەڵا ڕێزانی ئەم پاییزە جوانەی جەبەری بارستان پێتانەڵێ بخێنێن لەلایەن بەڕێز کواگری پەیمانگای تەکنیکی هێرگەزۆر دکتۆر کاڵە محەممەد شەریف زۆشتەکەبێت پلانەوە بناوی خدای گەورە و میهرەبان هەرسدا جەنەبی مصطفی بارزانی بەڕێزان میوانانی قەدرگیرانی حکومی و حەزبی خانەوادی اقتصادیان دەرچوانی ئازیزی پەیمانگاکەمان مامۆستایانی خۆڕاکێ ئەم کاتدان باش هەست بە خۆشحاڵیەکی ڕادەبەدەر و شانازیەکی مەتن دەکەن ئەمڕۆ وەک یەکەم ڕاگەری پەیمانگەی تەکنیکی بێژەزۆر لەژێر دروشتی خودی خۆراگری و بنیادنان لە بەردەم دەربەسام و وتاری نوبەرەی دەرچوانی پەیمانگاکەمان پێشکەشتان دەکەن لە ناخی دڵەوە بە ناوی تەواوی ئەنجومەنی پەیمانگەی تەکنیکی بێژەزۆر زۆر بەگەرمی بەخێرخواهیتان دەکەم و بۆ ڕەوسەتی لێکەمی خودی دەرچوانی پەیمانگەی تەکنیکی بێژەزۆر زانکۆی تۆڵی تەکنیکی هەولێر بۆ ساڵی خوێندنی 2022-2023 ئامادەبوانی هێژا ئەمڕۆ دوای 2 ساڵ خوێندن و بەدەستهێنانی ئەزموونێکی دەوڵەمەند کۆزێک لە قوتابیانی ئازیزی پەیمانگاکەمان بەڕوانامەی دەرچوون دیپلۆمی تەکنیکی لە 2 پسپۆلیەتی جیا کارگیرەی کار و تەکنیکی وەرگێڕان وەردەگرن و ئامادە دەبن بۆ قۆناغێکی تری ژیانیان کە قۆناغی بەکارهێنانی زانست و زانیاریەکانیانە بۆ خزمەتکردنی کۆمەڵگا داریان عزیز پەیمانگاکەتان یەکەمین ناوەندی ئەکادمی تەکنیکی خوێندنی باڵایە لە سنووری قەزای مێردەسۆر کە لە ساڵی 2019 فەرمانی وەزاری بۆی دەرچووە و لە ساڵی 2021 یەکەم کاروانی قوتابیانی خۆی وەرگرتووە لەو تەمەنە کورتەدا سەرەڕای هەموو ئاڵنگاری و سەختیەکان کە پەیوەست بوون بە بنیادنانی پەیمانگەیەک لەسەرڕەوە هەنگاوی باشی لە بواری ئەکادمی و توێژینەوەی زانستی و پێشخستنی توانە مرۆیەکان و پەیوەندی خۆی نێودەوڵەتی ناوە و چۆتە ئاستێکی بەرزەوە بۆ تەمایەی ئومێدی خەڵکی دەبەرەکە ئەمە جگەلەوەی کە هەر لە سەرەتای دامەزراندنەوە حەوڵمانداوە بیکەینە بەشێک لە کۆمەلگا و کاریگەری لەسەر دەوروبەری خۆمەزاربین و بەخۆشیەوە لەم بارێشەوە بە ئەنجامی زۆر باش گەیشتین و کەمایی خۆشحاڵیە دەرچوانی خۆشەویست لە کاتێکدا ئێمە لێرە کۆ دەبینەوە بۆ ئاهەنگگەڕانی سەرکەوتنەکانتان و چینینەوەی دەستکەوتەکانتان پێویستە سەرەتای بیرکردنەوەش بێت لەوەی کە ڕێگای زانست ڕێگایەکی ئالۆز و پڕکەند و لەندە ڕێگایەکە کە پێویستی بە شەونیخوونی و ڕەخنەگرانە و داهێنەرانە هەیە ڕێگایەکە کە پێویستی بە خۆپەروەردەکردنی بەردەوام و کۆڵنەدان و ماندوولەناسی هەیە پێویستە ئەوە بزانین بە هاتوونی ئەم تایبەتمەندیانە و کردنیان بە بەشێک لە ڕۆکنی ژیانتان سەرکەوتنتان هەر وەکو ئێستا لە داهاتوش مسۆگەرە ئێوە بەو تایبەتمەندیانەوە بە لێهاتووی پێویست دەگەن و زۆر بەهێزەوە توانای ڕوبەڕووبوونەوەی ئاڵنگاری و کێشە ئاڵۆزەکانی دنیای دەوروبەرتان دەبێت دنیایەک کە گۆڕانکاریەکانی خێرا و بەردەوام و هەڵومەرجەکانی بەردەمی ناڕوون و نادڵنیان بۆیە لێرەوە بەرپرسیارەتێکی گەورە دەکەوێتە سەرشانتان و وەک هێزی کاری سپۆرت پێویستە بەردەوام بن لەبەرەوە پێشبردننی حکمت و لێزانی خۆتان و خۆتان بۆ ئەو ڕوبەڕووبوونەوەی ئامادە بکەن ئەمە جگەلەوەی کە دنیای دەرەوەی زانکۆ ئەگەر حەڵی کارێکی جاهابێ بە تەواوی پەیوەستە بە توانە و لێهاتووەکانتان و شۆنیەتی پەرەپێدانی ئەو لێهاتوانە ئێمە دڵنیاین خوێندنی و 2 ساڵی ئێوە لە پەیمانگاکەمان لەژێر تیشکی بەرنامەیەکی زانستی و دۆکمە و بە هەوڵ و ماندووبوونی ژمارەیەک مامۆسای دلسۆز و خۆڕاگەر هەوێنی دەوڵەمەندی ڕێڕەوی داهاتوو ژیانتان دەبێت و هیوادارین بە ئەتیک و ئەخلاقێکی بەرزەوە بتوانن سوود لەو پسپۆڕی و زانیاریەکانتان وەرگرن بەڵێسان
دەمەوێت لە قوڵایی دڵەوە سپاسی ڕێزای مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و هەموو دامەزراوە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بکەن کە هەمیشە سەرڕای پێشە و بەربەستە زۆرەکانی بەردەمیان لە خۆبردوانە و دسۆزانە یارمەتی دەرمان بوون بۆ گەیاندنی پەیمانگایەکەمان بە ئەمڕۆ. ئازیزان، زۆر بە پێویستی دەزانم سپاسێکی تایبەتی جەنابی مەلا مستەفا بارزانی و نووسینگە بەڕێزەکەیان بکەم کە لەو کاروانە زانستیەدا دەستیان گرتین ئومێدیان پێبەخشین و بۆ ئەنجامی کاری مەزن و بەردەوام. هاوکات لەگەڵ پیرۆزبایی سپاسی بنەماڵەی بەڕێز و هێژای قوتابیەکانمان دەکەم بۆ پشتگیری بێدرێژی جگەرگۆشەکانیان کە بێگومان ئەم سەرکەوتنە پشتێکی مەزنی ئەوانیشی تێدایە. هەروەها هەموو ئەو کەساتی و ئایزانە جێگا ڕێز و ستایشن. لە هەمان کاتدا نابێت ڕۆڵی یەکێتی قوتابیانی کوردستان لەبیر بگرێت کە هەر دەم پاڵکشتی پەیمانگە و قوتابیەکانمان بوونە لە کار و شەڕەکەکاندا. هەروەها سپاسی لەژنەی ئامادەکاری ئاهەنگی دەرچوانی پەیمانگاکەمان دەکەم کە شەو و ڕۆژان کردوتە یەک بۆ سەرخستنی ئەم مەراسیمە هەژیا. لە کۆتاییدا دەمەوێت بڵێن قوتابیانی عزیز، ئەمڕۆ گەرچی کۆتایی قۆناغێکی ئەکادمیتانە بەڵام سەرەتای قۆناغ گەلێکی دوور و درێژی ژیانتانە. ئومێدم وایە هەمیشە شەوقی سەرکەوتن وها لە چاوەکانتا ببرزکێتەوە. زانست و پەرەپێدان حەوڵە بۆ ئەوەی ژیانی مرۆڤی کوردستانی خۆشتر بکرێت و ئاستی ڕۆشنبیری و زانیاری خوێندن بەرزتر بێت و نیشتیمانسازی و ئایندەسازی لە ناو حزبی کوردستانیان بەتەوتر بێت. جارێکی تر بەخێر بێن و پیرۆزبایی لە یەکەمینکولی دەرچوانی پەیمانگایەکەمان پەیمانگەی تەکنیکی مێرگەسۆر دەکەم شانازیتان پێوە دەکەین هیواداری هەمیشە سەرکەوتوو بن و ئێرە بە ماڵی گەورەی خۆتان ماڵی گەورەی ئەکادمی خۆتان بزانن. کوردستانیش هەر ئاوادان و خۆڕاگر و خۆبنیادنەر بێت. زۆر سپاس. دەرچۆکانمان ئەمڕۆ خەونیان هەیە، خەونی بەزنیان هەیە، خەونێک نیشتیمان بباسێ بچکە کۆمەڵگە پێش خات چەرکە بە چەرکە بەڵێنیان داوە جان لەسەردەست بن تاکو ئەو خەونەیان بێتە دی. هەمیشە جان لەسەردەستن بۆ ئاوەداری. دەرچۆکان ئەوەی کە من وتم بەزار ئێوە لە ناختانایە و لە پەیام و لە ئامانجتانایە ئێمەس خۆ نابێ بەزارە بێ بە چەپڕۆ بە ئاڵاکانتان وەڵامن بدەنەوە. بەڵێن بدەن بە هەموو ئەو میوانانەی کە لێرەن بە گیان و بە زانست و بە قەڵەم و بەداهێنان و بە بەهرەمەندی خزمەتی وڵات و شار و چالشتەکانی هەرێمی کوردستان بۆ ئاوەدانی زیاتر. ئێستاش ئازیزانم وتاری سەرپەرشتیاری ئیداری سەربەخۆی سۆران لەلایەن بەڕێزە هەڵگرتنەجی پێشکەشی ئێمە و ئێوە دەکرێت بافەرمێت. ئەمڕۆ ئێمە لەگەڵ برایانمان دکتۆر شێوان، کاک مەهران، کاک شاد، کاک گەفور، هەموو برایانی دیکە لە خزمەت برای زێدە ئازیز و خۆشەویستمان جەنابی مەلا مستەفا و هەموو ئەو سامی خوێندکارانەی ئەفسوودەداین بۆ ئەوەی بەشداری لە پرۆسەی یەکەم کولی دەرچوانی پەیمانگای لێبێزۆر بکەین. بەڕێزان، دەرچوونی ئەو خوددا لە پەیمانگای لێبێزۆر پرۆسەیەکی ئاسایی نییە. بەڵکو ئەو پرۆسەیە تەنها دەرچوانی 28 قوتابی نیە لەم دەبەرە. ئەم پرۆسەیە پەیامێکە بۆ دژمنانی کورد کە 100 ساڵە هەوڵی ڕەشکردنەوە و لەناوبردنی ئەو دەبەرە دەکات. 100 ساڵە هەوڵی سوپاندن و کەرکردنی ئەو ناوچەیە دەدات. بەڵام دوای 100 ساڵی ئەو هەوڵە ئێستا کولی دەرچوانی ئەو پەیمانگایە دەکرێتەوە. ئێستا جارێکی دیکە لەو دەبەرەوە حکومڕانی و دەوڵەتداری نەک تەنها هەرێمی کوردستان بەڵکو ناوچەکانی دیکەی عێراقیش دەبەرەوە. ئێستا
لە کۆناغێکدا کە مەرجەعمان جەنابی سەرۆک بارزانی مەرجەعی نەک تەنها هەرێمی کوردستانە بەڵکو مەرجەعی چێژەکانی دیکەی سەرئاستی حکوومەتی عێراق و وڵاتانی ئیقلیمیشە. ئێستا لە کۆناغێکی سەرۆکی هەرێم کاریگەریەکانی بەسەر ناوچەکان زۆر بەڕوونی دیارە. ئێستا لە کۆناغێکی جەنابی سەرۆکی حکوومەت ڕێزدار مەسرور بارزانی بەڕوویایەکی نوێ دەیەوێتن بەرەنگاری هەموو ئەو قەیران و ئاڵنگرانە بکەوە کە دژمنانمان ڕۆژ بە ڕۆژ نانی بۆ دادەنێت. بۆیە ئامادەبوونمان و بەشداریکردنمان لەو پرۆسەیەکی ئاسایی بەڵکو پیاوێکی زۆر زۆر گرنگە بۆ دۆست و دژمنانمان کە ئەم ناوچەیە هەر زیندوو و هەر بە زیندووی دەمێنێتەوە. بۆیە بە پێویستی دەزانم داوا لە قوتابیانی دەرچووی ئەو پەیمانگایە ئەو خۆدە بکەم کە من هەر دەم بە قوتابی ناوێن دەبەم، چونکە ئەم قەنەعەتێکمان وایە کە ئێمە هەر هەموومان قوتابین تا ئەو کاتێک خانەنشین دەبین. بۆیە کولی یەکەمی دەرچوانی پەیمانگای مێردەسۆر ئەوانە ئێستا کە ئەو شانازیان بەرکەوتووە وەکو یەکەم خوڵ ئەوانن ئێستا دەتوانن هەڵسەنگاندنێک بۆ ئەو پەیمانگایە بکەن کە ئێوە چۆن ئەو پەیمانگایە هەڵسەنگێنرێتن لە ڕێگای تواناکانی ئێوە. بەڕێزان قوتابیانی خۆشەویست، ئێوە تەنها 2 ساڵ نەبووە کە خوێندنتان کردووە، ئێوە ئێستا کۆناغێکی گرنگی ئەکادمیتان لە ژیانی خۆتان بەڕێ کردووە کە زیاتر لە 20 ساڵە ئێوە خەریکی خوێندن. ئێوە ئێستا بەرهەمی خەباتی ئەکادمیتان ئەوەی 20 ساڵەیە. بۆیە زۆر زۆر گرنگە لە ئێستاوە جارێکی دیکە بەرنامە بۆ کۆناغەکانی دیکەی ژیانتان دابنێن و هەوڵ بدەن ئەوانەی کە بەتایبەتی حەز دەکەن کە زیاتر لێژە بە خوێندنیان بدەن، هەوڵەکانتان بەردەوام بن و بۆ ئەوانەشی کە دەیانەوێتن کار بکەن و هەڵی کار بۆکان بڕەچێنن دەتوانن بە هەمان شێوە جارێکی دیکە تواناکانی ئەو پەیمانگایە لە ڕێگای ئێوە پێشانی دەوروبەری خۆتان و پێشانی شوێنەکانی پێشی کرد. بەڕێزان، ئێمە لە ئیدارە و لە حکوومەتی هەرێمی کوردستانیش بە تایبەتی تێگەیشتن و کۆپیای جەنابی سەرۆکی حکوومەت لەوەی کە ئەو پۆڵە قوتابی و خوێندکارانەی کە لە خلالی ئەم پرۆژە هەم لە پەیمانگای تەکنیکی سۆران و لە زانکۆی سۆران و لە زانکۆی بێرگەسۆر و هەموو ئەو پەیمانگانش کە دەکەم لە سنووری ئەو ئیدارەیەوە هەرچی ئێمەوە کە چۆن بتوانین سوود لە هەوڵ و توانایەکانی ئەو دەرچوانە وەربگرین و هەوڵ بدەین کە هەڵی کاریان بۆ بڕاستێنین. جەنابیان لەو بابەتەوە ڕۆیایەکی زۆر زۆر جیاوازی هەیە، هەمیشە هەوڵ دەداتن کە ڕێژەی بەرزکردنەوەی هەڵی کار لەو ناوچەیە زیاد بکەین، چونکە بەڕاستی ناوچەی ئێمە ناوچەیەکی استراتیجیە، هەم لە ڕووی گەشتیاری و هەم لە ڕووی بازرگانی و هەم لە ڕووی پشتکاڵیشەوە. لێرەوە هەرچی ئێمە دەست پێ دەکاتن و هەموو هەوڵەکانشمان بۆ ئەوەیە کە بتوانین هەموو ئەو گەنجانەی کە لەو سوورەنە زۆر جاران کە حەقی خۆیان لە پرسیار لە ئێمە بکەن کە ئێمە ناوچەیەکی ئەوەندە گرنگ و استراتیجینە، بۆچی دەبێت گەنجانی ئێمە و دەرچوانی ئێمە بچن لە شوێنەکانی دیکەی دانەشارەکانی دیکە هەوڵی دۆزینەوەی کار بکەن. ئێوە پرسیارێکی زۆر زۆر گونجاوە و حەقی خۆشیان لە ئێمە بکەین. بۆیە ئێمە سەرەڕای جێبەجێکردنی پرۆژە خزمەتگوزاریەکان لەو دەبەرە، هەوڵێکی دیشمان بۆ ئەوە داوە کە هەوڵ بدەین زەمینەیەک بڕەخسێنین کە نەک تەنها هەڵی کار بۆ خەڵکی ئەو دەبەرە دروست بکەین و پەیدا بکەین، بەڵکو خەڵکانێکی ناوچەکانی پێش بوو لەو ناوچەیە کە بۆ بتوانین ئەم کارە بۆ بڕەخسێنین. تەحەدیاتەکان ئاسان نییە و ئاڵنگاریەکانی بەنسبەت هەم حکوومەتی هەرێمی کوردستان و هەم ناوچەی ئێمەش کە ناوچەیەکی سنووریە دەمانتوانین بە شێوەیەکی زۆر زۆر باشتریش سوور لەم ناوچەیە گەشتیایە وەربگرین، بەڵام بەداخەوە زۆر جاران ئەو کێشە و گرفتانەی کە دەکەونە سەر سنوورەکان بە درێژایی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران زۆر جاران ڕێگر دەبن لەوەی کە بتوانین بە باشترین سووردا هەم بابەتەکانی کەرتی گەشتیاری و هەم کەرتی بازرگانیش
کە یەکێک لە خاڵە گەریبەکانی ئەم دەبارەت بە تایبەتی دەبەری مێردەسۆر کە دەواازەیەکی پێی نوێ بە هەوڵ و هیمەتی جەنابی مەڵا مستەفا لە دەواازەی زێر تێکراوەتەوە ئێستا هەموو پلانەکانی ئێمە ئەوەیە کە چۆن بتوانین سوود لەو زۆرە بازرگانی وەربگرین بۆ ئەوەی گەنجانمان لەو دەبەرە هەڵی کاریان بۆ بەڕەشت دەتوانن زیاتر سوود لە دەبەتی کار وەربگرن و بە هەمان شێوە بابەتی گەشتیاریش کە ناوچەیەکی زۆر دڵڕێنە ئێمە پلان بەرنامەمانەوەی کە چۆن بتوانین دەستی بۆ بەرهێنە ڕابکێشین بۆ ئەو ناوچانە و پرۆژەکانی استراتیژی ڕابکێشین بۆ ئەو ناوچانە تا ئەوەی هەڵی کار بۆ گەنجانمان بڕاستێنین. من جارێکە بە ناوی ئیدارەی سەربەخۆی سۆرە بێژێکی زۆر و سوپاسی جەنابیان دەکەین کە هەوڵ و هیمەتێکی زۆری داوە بۆ سەرکەوتنی هەموو ئەو دەستگا و سیستەمانێک کە لەم دەبەرە هەیە بە تایبەتی دەستگا ئەکادیمیەکان پاڵپشتێکی تەواوی هەیە نەک تەنها بۆ دەستگا ئەکادیمیەکانی ناوچەی مێردەسۆر و فەزای مێردەسۆر بەڵکو بە تەواوی ئیدارەی سەربەخۆی سۆران هەیە و جارێککە پیرۆزبایی لە هەموو ئەو دەتوانن دەکەین جارێککەش پێیان دەڵێن کە ئێوە دەتوانن ئێوە دەبنا خەڵسێنگێنەر بۆ ئەوەی کە بتوانن کە خەڵک بزانێتن توانایەکانی ئەم پەیمانگایە ئاسنێکە و دەتوانێتن چکاتن بۆ ئەم دەبەرە بۆ ئیدارەی سۆران بە شێوەیەکی گەشتیش و سوپاسی ئەنجومەنی پەیمانگای مێردەسۆر دەکەین بەڕاگرەکانیەوە بە هەموو مامۆستاکانیەوە کە توانیان لەم ماوەیەدا بە ماوەیەکی کورت دارەچکە هیوای سەرکەوتن بۆ یەکەیەکەتان دەخوازین و هیواداری ئەو پەیمانگایە زۆر بەرگراوانتر بیتن و بگاتە ئاستی کردنەوەی بەشی زانکۆی سۆرانیش کە جەنابی دکتۆر شەروانیش لێرانەیە زۆر سەرۆ کراوە کە بەشەکانی زانکۆی سۆران لە فەزاکان کە هەوڵ دێت بکرێتەوە یەکی پشتیوان فەزای بێت اجتماعی عزیزم توش بوام سرودەی لەگەڵ وتاری نوێنەری دەرچۆکانمان هەیە پێشکەشمانەکە لەلایەن بەڕێز مۆنسۆر حوسێن بەرپرسی لەقەیەکی جەخاتانی کوردستان لە مێردەسۆر باشتر. بەناوی دوای گەورە و میهرەبان ئەم کاتەتان باش لە بوونەی دەرچوونی یەکەمین خولەی قوتابیانی پەیمانگای تەکنیکی مێردەسۆر لەگەڵ پیرۆزبایی خۆمان لە قوتابیان و دایک و باوک و تەواوی خانەوادەکانیان دەکەین و بە گەرمی دەستی میهرەبانی یەکەیەکەی مامۆستایان دەگوشین. بەڕێزان، ئەمڕۆ بەشێک لە قوتابیانی پەیمانگای تەکنیکی مێردەسۆر گەیشتن بە کۆتایی قۆناغی ئەکادیمی و بوون بە یەکەمین خولی دەرچوون دوای 2 ساڵ خوێندنیان لەم پەیمانگایە. قوتابیانی خۆشەویست، هیوادارین هەمووتان ببن بە نمونەیەکی جوانی کەسانی ئەکادیمی و ڕوانامەکانتان و تواناکانتان بخەنە خزمەت گەل و نیشتیمان و تایبەت خزمەت بە دەوەری خۆتان بکەن. ئامادەبوانی خۆشەویست، یەکێک لە بڕیارەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی ڕێزدار جەنابی مەسرور بارزانی ڕەزامەندیدان بوو لەسەرکردنەوەی پەیمانگای تەکنیکی مێردەسۆر وەک ناوەندێکی گرنگی خوێندنی ئەکادیمی لەم دەبەرە. بۆیە بەناوی یەکێتی قوتابیانی کوردستان و تەواوی قوتابیان لەم دەبەرە زۆر سوپاسی ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین. هەروەها هەوڵ و پاڵپشتیەکانی ڕێزدار جەنابی مەلا مستەفا بارزانی بۆ کردنەوەی ئەم پەیمانگایە و پاڵپشتیەکانی جەنابیان لە ڕووی لۆجستی و بۆ دروستکردن و نۆژەکردنەوەی باڵەخانەی گونجا و خێراتە هەنگاونان بۆ دەستپێکردنی خوێندنی باڵا لەم دەبەرە جێگای سپاس و ستایشە. بۆیە لە دڵەوە بەناوی تەواوی قوتابیان لەم سنوورە سپاسێکی بێپایانی جەنابیان دەکەین و بەڵێن دەدەین لەسەر ئەم ڕێبازە پیرۆزە بە قەڵەمی خۆمان پارێزگاری لە هەموو ئەو دەستکەوتانە بکەین کە بە خوێنی شەهیدان و لەسەر دەستی جەنابی سەرۆک بارزانی بەدەست هاتوون. هەروەها لێرەوە داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی دەرچوان بکات لە ڕێگای ڕەقساندنی هەری دەرفەتی کار بۆیان لە کەفی تایبەت و کەفی گشتی بۆ سوود وەرگرتن لە تواناکانیان. لە کۆتاییدا
بەناوی تەواوی قوتابیان سوپاسی ڕاگر و تەواوی مامۆستا و فەرمانبەرانی پەیمانگا دەکەین دووبارە پیرۆزبایی لە قوتابیانی دەرچوو دەکەین و هیوای داهاتوویەکی گەشتان بۆ دەخوازین. زۆر سپاس. پەیمانگای ئەتەکتێکی مێردەسێ ڕۆژی بەربەڵ و لەدایکبوونی گەلێک ساوایە گەلێک تەمەنێکی کورتی هەیە بەڵام لە ئەنجامدانی کار و پرۆژەکانی گەلێک مەزنە دەرەنجامی گەلێک گرنگی ئەنجامدەوە لەوانە کارجێی بازە پتر لە 6 سیمینار لە ئاسیلی و دەوڵەتی کۆڕ و کۆبوونەوە توێژینەوەی سەرسی و هەروەها وەرۆشۆک و خولێ ڕاهێنان کەواتە خەزمان بەرەکرد پەیمانگای تەکنیکی مێردەسوور لەو ماوە کورتەدا ئەم هەموو کۆڕ و کۆبوونەوە و کار و چالاکیانەی کە خزمەت بە ئەکادمیایەکی زانستی لەم دەڤەرە سەرپەوەنداکە لەم دەڤەرە مایشانازی هەموو کۆپستانیان جانە هەر شوێنە کرد کەواتە جێ خۆیەتی دەستوانێەوە هەموو دەخەورە حەقەیەک شانازی بەوە بکەن تا لەم پەیمانگایە ئێوە دەرچوون کە ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشدەچوونی کردوتە ئامانج و ڕوو لە ئاسۆ. ئێستا بێ وەسمی سوێن خواردنمان هەیە دەرچۆکان هەمووتان هەست لەسەر پێ دەرچۆکان هەمووتان هەست لەسەر پێ بەڵام کاتی سوێن خواردن ئەمانەوێ هەمومان پێویستی دەنگتان بین و ئەو مژدەیە بە ئاسمانی هەموو کوردستانە بدەن کە ئەمڕۆ ڕۆژی دەرچوونی ئێوەیە داوا لە مامۆستای بەڕێزمان خانمی عەزیز مامۆستا فەریدە عەلی عوسمان سەرۆکی بەشی کارگێڕی کار ئەو سوێندا باڵقسە. فرمان همیشه بخیر یاور بلدای من زن باشد خطابیان عزیز سوێندەکە بەدەنجێکی بەرزی دوای بڵێنەوە سوێندم بە خۆی گەورە بە خاچی کوردستان بە خوێنی شەهیدان بە گشت پیرۆزیەکانم کە لە کار و پیشەمدا ئەمەددارم لە پێناو بەدیهێنانی ئامانزەکانی گەلی کوردستاندا بۆ پێشکەشکردنی کوردستان کار بکەم. کەواتە جێ خۆیەکی بڵێم سوێندی پیرۆزی دەرچوونتان لەگاتەوە و پەڕیشارم ئەو زانستەی پێی چەکدارن ڕۆشندەکە شەویستانم پیرۆز بێ لە ڕۆژی دەرچوون مبارەک بێ بڕوانامە نوشە بێ لە ڕۆژی ڕوون لە بەکالۆریۆز لە ماستەر لە دکتۆرا خوا دایکان و باوکان هیچ نابین و چۆپەکانتان بۆ دەرچۆکانتان بۆ ڕۆڵەکانتان بۆ ئازیزانتان بۆ کوشتێراکارەکانتان بۆ باڵاتە بەزانستەکانتان ئەمە بەزمانی دەستێن با ڕۆبی دەستێن بە دەستێناوە بە دەستێنەوە بەجاری لە دانستانەکەن ئەم ڕۆڵەم دەبەرەتە بەرەندەی نیشتیمان کوشتە جوانەکانمان کوشتەکانمان کە هەنجاریان دەرەو پێشەوەیە دەرەو ئاوەداری سیاسەت دەرەو ڕۆژگری دەبەرەکەمان زانستیان کردوتە خۆڵ ئەم ڕۆپەیانیان ئاشتی و ئارانی و ئاوەداری و پێکەوەشیانە ئێستا پێوەستی بەخشینی بڕوانامەیە ڕێوەستێکی گرنگ دیسانەوە دەرچۆکان ئەمانەوێ هەستە سەپێ دەرچۆکانمان کوڕچەکانمان تابەکانمان هەستە سەپێ ڕێوەستی داواکردنی بڕوانامەیە لە ڕاگەری پەیمانگا داوا لە بەڕێز مامۆستا ئامینە یۆ سلێمان دەکەین
وفرمي بدعوة كدني بالرنما لا بريز دكتور طارق محمد شريف الراقري بيمانغاي تكنيكي ميكس. ثانوي خواري دورة ومجران بريز دكتور طارق محمد شريف بينني سلوكي أنجمن نظام كوي بوليتكنيكي هولير بسر داوا و آسپاردهی انجمنی پیمانگاهی تکنیکی مردسور دوای اوی قطابیانی قوناقی کورتایی سال خیندنی 2022-2023 سرجم پیداویستیکانی خیندنیان بسرکوتوی تواو کرد داواکارین لبرایستان بروانامه دیپلومی تکنیکی لبشکانی کارگیری کار و تکنیکی ورگران پی ببخشد لگل همو او مافو دست کوتانه که بروانامه دیان گریتا و سرکوتن هر لخواه داولا بريز دكتور طالب نوراتي سروكاتي زانكوي بوليتكنيكي أولير أو بروانا ميا ببخشة بدرسوان. بخشینی بروانامه ئاماژە بە نووسراوی پەیمانگەی تەکنیکی مێرگەسۆر ژمارە 35 لە ڕێکەوتی 15/2023 تایبەت بە پەسەندکردنی کۆنووسی کۆبوونەوەی ئاسایی ئەنجومەنی پەیمانگە ژمارە 1 لە ڕێکەوتی 9/2023 ئەنجامدا کە لە دەوەری سێیان کاروباری زانستی خاڵی یەکەمەوە داوا لە ئەنجومەنی زانکۆ دەکات بە بەخشینی بڕوانامەی دیپلۆمی تەکنیکی دوای تەواوکردنی هەموو پیداویستەکان بۆ دەرچوانی بەشە زانستیەکانی کارگێڕیکار و تەکنیکی وەرگێڕان کۆبوونەوەی ئاسایی ئەنجومەنی زانکۆ ژمارە 2 لە ڕێکەوتی 11/2023 بەخشینی بڕوانامەی دیپلۆمی تەکنیکی بۆ دەرچوانی ئەو بەشانەی ئاماژە پێکراوە لەسەرەوە پەسەندکرا و بەپێی ئەو دەستهەڵاتەی لە ئەنجومەنی زانکۆ پەیمانراوە بڕیارماندا بە بەخشینی بڕوانامەی دیپلۆمی تەکنیکی بۆ ئەو قوتابیانەی کە ناویان لە لیستی هاوپێش دەهاتووە و بەپێی بەشە زانستیەکانی سەرەوە لەگەڵ هەموو ئەو ماف و جێمخانەی ئەم بڕوانامەیە دەیگرێتەوە بەم شێوەی خوارەوە بەشی تەکنیکی کارگێڕیکار کە 15 قوتابین دەست پێ دەکات لە ناوی یەکەم ئیمان ئیبراهیم خەلیل و کۆتایی دێت بە 15 ئامان ژێرۆ نەبێت. دووەم بەشی تەکنیکی وەرگێڕان کە ژمارەیان 13 قوتابین دەست پێ دەکات بە ناوی یوسڕا قەیب سۆفی و کۆتایی دێت بە 13 ئەحمەد ڕەشید حوسێن پیرۆزە لە دەرچوان. دەستوەکان هەربەتەوە بۆچنە من لە چاتی ئێوە ئەڵێم سپاس بە تۆ بارزانەکەم، سپاس بە تۆ مێرگەسوورەکەم، چۆپەکانتان دای کاروباکان، سپاس بە تۆ پەیمانگاکەم، سپاس بە تۆ مامۆستاکەم، سپاس بە تۆ ماوەڵباتەکەم، سپاس بە تۆ کۆبەرگەکان، سپاس بە تۆ حکوومەتەکان، سپاس بە تۆ وڵاتەکان، هەمیشە سەرکەوت بن. بەڕێزان، ڕێوەڵاتی خەڵاتکردنمان هەیە بۆ یەکەمەکان دابریشتن دەرچوانەکانمان. ئەمڕۆ ئەوەندە دڵخۆشن، ئەمڕۆ کەندەی سەرێوەکانتان بە هەموو دنیا دەنگی داوەتەوە. پیرۆزتان بێ. ئێستا ڕێوەڵاتی خەڵاتکردنمان هەیە. خەڵاتی یەکەممان لەلایەن زۆر بەڕێز و خۆشەویست جەنابی مەلا مستەفا مەسعود پارتانی بۆ ئەو شەش قوتابی یەکەمی سەر ئاستی پەیمانگا بەدەستی دیاریەوە بە دڵێکی خۆشەوە ڕوو لە ئاست و گەشت جەنابیان لێرە ئامادەیە و ئەو دیاریە پێشکەش دەکات کەرۆم دەکات بۆ سەر ستێج لەگەڵمانە لەگەڵ بەڕێز مادەی پەیمانگا و ئەمریش ناوەکان ئەحوالمەوە. بس مساعدهم بس مساعدهم
إيمان إبراهيم خليل یەکەمی سەرئاستی پەیمانگایە دیاریی تایبەت لە هەلا مستەفا مەسعود بارزانی کە خەڵاتی تایبەتی پێشکەش دەکرێت با بفەرمێن. هەروەها ئیمانخان هەر لەگەڵمانە بێنێتەوە خەڵاتی ڕێزجەنابی تایبەتی پەیمانگا لەلایەن بەڕێز جنابی مەلا مستەفا پێشکەش دەکرێت ئەوە خەڵاتی تایبەتی پەیمانگایە بۆ یەکەمی پەیمانگا لەلایەن بەڕێزیانەوە دابش دەکرێت. داخات عثمان حسن داخات عثمان حسن تابع دەرچوازیتەکانمان تابعەکانمان ئێوە هەمووتان یەکەمن بەڵام ئێوە هەمووتان نمونە باڵان بەڵام ئێوە هەمووتان پێشەنگن بەڵام لە هەموو کۆناغێکدا یەکەم بۆ سێمان هەیە بۆ یەکی ڕۆزبایە كتابي جاهدة سياما محمود جادت ملاي يكا مكاني بشي تكنيكي والكران كتابي يسرى طيب صوفي كتابي آريان رسول صالح كتابي سلافا غالب هادي پیرۆستان بێت زۆر سپاس بۆ بەڕێز جەنابی مەلا مستەفا مەسعود بارزانی کە خەڵاتی تایبەتی خۆی پێشکەش بە یەکەمەکانی سەرئاستی پەیمانگا بوو لەگەڵمانە بوو. بێگومان ئامادەبوونی گرنگیدانە بە ناوەندە زانستیەکانی هەموو کوردستان بە گشتی و ئەم دەبەرە بە تایبەتی. لە ڕژدەیەکی تردا بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەمڕۆ ڕۆژی وشدەیە بۆ ئێوە هەموو دەرچۆ تایبەتەکە خەڵاتی تایبەتیان هەیە لەلایەن بەڕێزیان بەڕێز مەلا مستەفا بارزانی بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست ئێوەی بەڕێزی بوون خاوەنی ئەو دیارە گرنگە کەواتە ئینەوەش یەکەمن هەمیشە هەر بنێرن سەرکەوتوو بن ئاڵا بەدەستەکە. زۆر سپاس بۆ بەڕێز جنابی مەلا مستەفا مەسعود بارزانی. ئێوە بەردەی پیشمان هەیە لەگەڵ ئێوەدا ناوەکانتان خوێنمەوە دەچوە عەزیزەکان. إيمان إبراهيم خليل داخل عثمان حسن جاهدة سيامن محمود كافين صالح سعيد من نوعات تلفين وإيوش بابيس بالجيبة فنو موتستيج وظيفة رضا توفيق سامان عبد الله فهيمة حمد أمين حمد بيريبان مصطفى خانمي مؤمن ملا أحمد جاري محمد ملا محمد بهان أسعد أحمد حكيم أحمد عمران محمد طلال هنا جميل خانمين آمن زيرو نبي أبدا تواني بشي كاركيري كاربو تابعني بشي تكنيكي والكمان وكان تنخبر موا يوسرا طيب صوفي آريا رسول صالح سلافة غالب هادي
ايمان محمود الشروق، امل رسول سعيد، زانا حكيم احمد، ثابت عمر حسين سليمان، رويدة حسين حسن، سناء يوسف سليم، فهمي اسماعيل جابر، سمير صلاح حاجي، آواز نريمان حسين، أحمد رشيد حسين. بريكا من وجه شاناسية من أحدايا أمر وزنجي دستيك بدي وقنابة كيلويتويا كردستانيا ودار شاوري زالسيتويا خبكي شارو جودو باجير وكاري توشاونا ريا تبيك بلمهينو خدبتي كمر ما تكي تبيدي كيكلاو تكريشيان ما نكي سواو دلو اجتماعي كمولي وقتين سيغيان سواو لوكي مانغاي وقدر شوية شوية غاقيان بريكا وجنب شوان إساكان ما في خطة كابت بمروشو شانازي بكي ما في خطة كابت لا بمروشو ليبدي شو درتيكو مانغايكي سربوندي لدغريكي كلك شيرين وآرام شو درتيكو مانغايكي فهتا أبد أبيبي بناتي أمر وفيما قاجوانا كرت والبردسان السيكر بروانا ميا كاتبي وقتابيان يا بخشير جاري كتبنا بجوان بخبري زيرين السير تجيب صوتين بردوان با تبقي روز بيان هالدوا يقول أردان بينا ببردي بالشاور آدم کاری کشتوسن آفریدشی دیوامانا ایشتن بلو کیسر توتن آواز جاندن مانا افتر مانا رو جلواو نشونای دیگه توا سچلم پرگ مره ناگیره بلو باش ناکره توا میوانا دیما به وقتی بوانا و بخشی نشمان هیا مرزان آماده بوان خواهد گله کنه بەڵام لە کاتی ساتێکی تر دەبەخشێت بە یەکەمەکانیاتی پەیمانگا خەڵاتەکان لەلایەن سەرۆکایەتی هەرێمی کوردستان هەروەها خەڵاتی تایبەتی سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران خەڵاتی خامی مێردەسۆر خەڵاتی لەقیقەی پارتی دموکراتی کوردستان خەڵاتی ڕاگری پەیمانگای تەکنیکی ئامێدی لە کاتی ساتێکی تر ئەو خەڵاتانە دابەشەکرێت واتە ئەمڕۆ خەڵات باران وخوشحالی باران، ماج باران، خنده باران و دەرچوئات دەکارمان. ئێستا ڕێوەستی بەخشیری بەوانامە هەیە بەوانامەی ڕێزلێران لەلایەن پەیمانگای تەکنیکی مێردەسۆر پێشتر دەکرێت بە دەرچۆکانمان سەرەتا داوا لەبارەی دکتۆر خاڵک ڕاگری پەیمانگا بکەین لەگەڵ سەرۆکی بەشەکان کە ئەو بەوانامەیە دابەشەکن و وەری جارێکی تر دەرچۆئازەکان ناوەکانتان بخوێنمەوە لەلایەنان وەلای شەفزێن ڕوانامەکان وەرەگەر پاشان دەچێتەوە جێگاکانی خۆدان بەڵگەیەکی گەلە گرنگی دەرچوونەیە ئەویش ڕێوەستی هەڵدانی بڵاوە کە ئەو چێکە ساکە گەلە گرنگە بەلای دەرچۆکان لە دەفتەری بینەوەرەکان دانانووسنەوە بە قەڵەمی نووسی زێڕی دەنووسنەوە. ئێستاش داوا لە ڕاگرن سەرۆکەکانەکە بفەرموون. ناوەکان ئیمان ئیبراهیم خەلیل، داخل عثمان حسن، جاهد سياما محمود، كابي صالح سعيد، وزيفة رضوان توفيق، ثمن عبد الله، فهيمة حمد أمين حمد، وريوان مصطفى خان أمير، موبي منى أحمد، جاري محمد منى محمد، بار أسعد، أحمد حكيم أحمد، عمران محمد طه، هنا جميل خان أمير، آمان زيرو نبي. تابعني بشي تكنيكي والجبان يسرى طيب صوتي آيات رسول صالح سلام غالب هادي
إيريغان محمود، أمل رسل سعيد، دانا حكيم أحمد، عمر حسين سليمان، رويدة حسين حسن، سانا يوسف سليم، فهمي إسماعيل جابر، سمير صالح حاجي، آواز نريمان حسين، أحمد رشيد حسين. برنامه پرزیدان پیمانگاری تکنیکی و دستور اشتراک لهای شوخونی آبادی چندسالا مانجیبونی دایکان و بالکان از دلگرمی دایکان و بالکان و خانواده لگل پروژکانیان تا پروژاگن لخشبه لدوارش یمکن لا برنامه بکالریوس لماسترنامه لدکتورا تمندریجی لشتانی تدریسی و تمندریجی سرکوتن و حکومت هرمی کردستان با یک به یک کسی کشورگی کردستان با هزکانی نوخو با پلیسی و هزکانی دیجتیرور و هر و هزکانی زیربانی و پلیسی هاتی شد اوانش و روش دستر شد کاتیان ببخشن با آرامی و با خدمت کردنی قرآن دستم خوش به پیروزه دست شکان نفس سرپیه دست شکان نفس سرپیه سلامتانا دایکان باکن خوش آمد شکیور لگمی آنگری بکنون بند یا